با دووری 75 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەزای کەلارەوە. ئەمە ناوچەی گەشتیاری گۆمە بەحریە لە گوندی هاجیلەری سەر بە ناحیەی مەیدان. ڕاستەکەی خۆی کەلار بە پێوەی هەر گەرمیانی ناو ئیتر ناوچەیە گەرم و ناخۆشە ڕاستەکەی بۆ گەرمیەکەی بەس ئیتر شوێنێ خۆشە و وەتەن خۆمانە هاتوین بۆ ئێرە جێ وەرگرین و جەوەکەی فێنەکە بەڕاستی و جێ خۆشە. لە دەشتایەکی وشک و ڕووتەلی گەرمیان تافگەی ئاو و گۆماوێکی سازگار و بنمیچی تاوێر کە پلەی گەرمی تێیدا نزمە لە دیاردەسروشتیەکانی ئەم ناوچە گەشتیاریان. وەڵا ئێرە بە تایبەتی بۆ مەلەکردنەکەی هاتوین ئاوەکەی زۆر خۆشە تافگەی لێیە سێوەری لێیە شوێنەکە گەشتیاریە و زۆر بەدڕمانە بە هاتین بەو پاسا هاتوینەوە و زۆر ڕێگەی ناخۆشوە قیرتاو نەکراوە هەمووی خۆڵە تەبوو تۆزە و چاڵ و چۆڵی زۆرە و داوا لە گەشت و گوزاری گەرمیان دەکەین ئەم شوێنەمان بۆ گەورە بکاتەوە و فراوانتری بکات لەبەرەوەی ئایلە و گەنج و زۆرتر بێ بۆ ئێرانە. هەرچەندە دەستی خزمەتگوزاری پێ نەگەیشتووە بەڵام لە وەرزی هاوین و بەهار و پاییز بەهۆی جوانی و دڵڕفێنی گۆمەکەوە دەبێتە شوێنی کۆبوونەوەی خەڵکو و بۆ کات بەسەربردن ڕووی لێ دەکەن. گەیاندنی خزمەتگوزارەکان و ڕێگاوبانێکی باش ساڵانێکی زۆرە داواکاری خەڵکە بەڵام حکوومەت هەر دەڵێت چاوەڕێبن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.